سەرێک لێ شێواوە خەڵک بەدەست کۆمەڵە کەسانێکی گومڕا و سەر لێ شێواو کە دینیان لە خەڵک شێوانووە کە بە شێوەیەک دینیان لە خەڵک شێوانوە جاران گەورەترین موسیبەتێک لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بریتی بوو لە چی لەو بتانەی کە سوژدەیان بۆ برد لەو بتانەی کە خەڵکی ئەیپەرستن بەڵام ئەبینی ئەمڕۆ کەسانێکی بێباوەڕ هەن کە ئیمانیان نییە و نوێژیشەکەن و ئیمانیان نییە لە پەرستشا ئەبینی نوێژەکە سوژدە ئەبا بۆ خوا بەڵام نەعوذ بالله ئەڵێ خوایە من بە بەرنامەکەی تۆ ڕازی نییە غەیری شوێنی غەیری بەرنامەی خوای پەروەردگار کەوتووە هەموو جوهد و هێز و توانایەکی بۆ سەرخستنی غەیری بەرنامەی خوای پەروەردگارە ئەمە ئەگەر نوێژیش بکات چی ئیسفادەیەکی بۆی هەیە کە باوەڕی بە پەیامەکەی خوای پەروەردگار بە شەریعەتەکەی خوای پەروەردگار بە یاسا و قانونەکەی خوای پەروەردگار نەبوو هەوڵی سەرخستنی یاسایەکی تریدا مەهما نوێژیش بکات ئینسانێکی بێباوەڕ و لە دین دەرچووە چونکە بە بەرنامەکەی خوای پەروەردگار ڕازی نییە لەبەرەوە ئەمڕۆ ئێمە ئەو چێشمەی کە لەگەڵ جاهیلیەتە هەمانە بریتیە لە شوێنکەوتنی غەیری بەرنامەی خوای پەروەردگار وا سەریان لە خەڵک شێوانوە خەڵکانێکە بینی لە مزگەوتەکانە نوێژەکەن سوژدە بۆ خوا ئەبا بەڵام سەرخەری غەیری بەرنامەی خوای پەروەردگارە ئەم هەموو بەرنامەی کە دروست کراوە ئەم هەموو بەرنامە دەستکردەی کە دروست کراوە کە هەمویان بۆ دژایەتیکردنی دین دروست کراون هەمویان بۆ ئەوە دروست کراون کە دین وەلا بنرێ کە نار بخرێ بەڵکو کۆمەڵێک یاسا و قانونی دەستکردی هەوا و ئارەزووی ئینسانەکان بخرێتە جێی یاسا و قانونی خوای پەروەردگار لەبەرەوە زۆر جارە بینی شەڕی ئێمە لە تێگەیاندنی خەڵکە و بیرهێنانەوەی خەڵکیە کە شوێنکەوتنی غەیری بەرنامەی خوای پەروەردگار ئینسانێکی عامیلەت و ناسیبە ئەبی ئینسانێکی خەسارۆمەند دەبی کە شوێنی غەیری بەرنامەی خوای پەروەردگار کی با نوێژیش بکەی با ڕۆژوش بگری چونکە تۆ سەرخەری غەیری بەرنامەی خوای پەروەردگاری لەبەرەوە ئەمڕۆ ئێمە لە دەورمان 360 دانە بت نییە بەڵکو 360 دانە بەرنامەی دەستکردی ئینسانەکانە کە خەڵکییان لە خشتە بردووە کە زۆر جارە بینی قیادەکانە بینی نوێژێکەکە بۆ چاوبەستکردنی خەڵک ها من نوێژەکەم بەڵام دژی بەرنامەی خوای پەروەردگارە گرنگە ئاوا خەڵک ئاگادار بکرێتەوە کە بەڕاستی ئەو بەرنامانەی کە لە چواردەوریت و تۆ لەسەری ئەژید غەیری بەرنامەی خوای پەروەردگارە بەرنامەیەکی کوفرە ئەگەر بە هۆش خۆت نەیتەوە بەبێ ئیمانی ئەگەڕێیتەوە بەلای خوای پەروەردگار